ئیسرائیل ئەژنۆی ئێرانی لە سووریا شکاند. مۆساد چۆن ڕاوی ژەنەڕاڵە ئێرانیەکان لە سووریا دەکات. بەرپرس و پلەدارە سەربازیەکانی ئێران چۆن دەبنە نێچیری مۆساد و دەستگا هەواڵگریەکانی ئیسرائیل. هێرشەکەی سەر دیمەشق جارێکی دیکە فڕۆکە بێفڕۆکەوانەکان دەهێنێتەوە ئاسمانی عێراق و هەرێمی کوردستان. هەڕەشە و کاردانەوەکانی ئێران چین. هێرشەکەی ئێوارەی دووشەممەی ڕابردووی سووریا کە کرایە سەر باڵۆێزخانەی ئێران لە دیمەشق و فەرماندەیەکی باڵای سەربازی تێدا کوژرا، جارێکی دیکە برینی ئێرانی کولاندەوە بەوەی ئەمە چەندەمین جارە ژەنەڕاڵ و پلەدارە سەربازیە باڵاکانی ئێران لە سووریا دەکرێنە ئامانجی هێرشەکانی ئیسرائیل. محەممەد ڕەزا زاهیدی یەکێک لە فەرماندە باڵاکانی فەیلقی قودسی ئێران دووشەممەی ڕابردوو لە باڵۆێزخانەی وڵاتەکەی لە دیمەشق کوژرا. زاهیدی هاوڕێ و کەسی نزیکی قاسم سولەیمانی و یەکێک لە کەسە متمانە پێکراوەکانی سوپای پاسداران و فەیلقی قودس و تەنانەت ڕابەری ئێرانیش بوو. دەوترێت فەرماندە باڵاکەی ئێران مەقاشی ئەو وڵاتە بوو بۆ هەر کارێک لە سووریا کردبێتیان. بەڵام ئیسرائیل لێزانانە لە ڕێگای دەستگا هەواڵگریەکانیەوە شوێنەکەی دیاری کردووە و کردوویەتە ئامانج و لەگەڵ 6 کەسی دیکەدا کوشتی. لە ماوەی 10 ساڵی شەڕی سووریادا ئیسرائیل زیاتر لە 100 پلەدار و ئەفسەر و ژەنەڕاڵی ئێرانی لە سووریا کوشتووە. بە جۆرێک جونگە سەرەکیەکانی سوپای پاسداران و فەیلقی قودسی لە وڵاتە کردوتە ئامانج و پلەدارە باڵاکانی ئێرانی لە وڵاتەدا کوشتووە. بەمەش کوردوتەنی ئیسرائیل ئەژنۆی ئێرانی لە وڵاتە شکاندووە. دوای هێرشەکەی سەر باڵۆێزخانەی وڵاتەکەشی لە سووریا، هەرزوو ئێران کەوتە هەڕەشەی وەڵامدانەوە و لە زاری بەرپرسانی باڵای ئەو وڵاتەوە هەڕەشەی تۆڵەکردنەوەی دەکرد. بەڵام هەڕەشەکانی ئێران بەرامبەر ئیسرائیل وەک دەوترێت هەمیشە تۆزی بەربان و ئەو وڵاتە بەرامبەر توانە هەواڵگری و سەربازیەکانی ئیسرائیل دەستەوسانە، چونکە لە ناو جەرگەی تاران و ئێرانیش دەستی لێوەشێنراوە و جگال لە دروشمی مەرگ بەر ئیسرائیل وڵامێکی ئەوتۆی کردەی نەبووە. هەمیشە لەگەڵ هێرشی لەو جۆرە بۆ سەر ئێران، هێرشی درۆنی بۆ سەر بنکە و هێزەکانی هاوپەیمانان لە عێراق و هەرێمی کوردستان دەست پێ دەکات کە گروپە چەکداریەکانی نزیک ئێران ئەنجامی دەدەن. بۆیە پێشبینیەکان بەو ئاراستەیەدان کە ئێران وەک تۆڵەیەک بۆ ئەم هێرشانە هێرشی ناوبەنەو لە عێراق بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا دەست پێ بکاتەوە و پێدەچێت فڕۆکە بێفڕۆکەوانەکانیش شەوان بگەڕێنەوە ئاسمانی عێراق کە 2 مانگە دوای هێرشەکەی سەرتەنەفی ئۆردۆنی ئەمریکاوە ئاسمانی عێراق و هەرێم لە درۆنەکان کشومات ببوو.